براینتان باش ڕێزان ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر زۆر گرنگەکەین کە ئەم پەیامە ئێمە هەوڵ ئەین بۆ ئەو خاوەن پەیج و گروپانە بنێرین کە بتوانن بە هەموو شێوەی یارمەتی بە خێوکەران بن بۆ ئەوەی بە ناوی گەورە و زلەوە فێڵ لە بە خێوکەران نەکرێت. ئیتر لەلایەن هەچ کەسێکەوە بێ ئێمە بەلامانەوە گرنگ نیە، ئەمە بابەتێکی زانستیە یاخو واقعیە باسی ئەەکەین و زۆر زۆر ئاسانە و هیچ ئەرکێشێونە قورس نییە. کاتێک هەر بە خێوکەرێک یا هەر کەسێک یا هەچ با بڵین دوکانارێکیش یەک باسی خواردنێکەکە یا باسی دەرمانێکەکە یا باسی هەچ شتێکەکە پێویستە لەسەر خاوەن پەیجەکان، پێویستە لەسەر خاوەن گروپەکان بە سوپاس و پێزانینەوە کە تەنها 5 دقە لە کاتی خۆیان بگرن و هەوڵ بن بگەڕێن بە شوێن ئەو بابەتانەیە، بەراوردی بکەنەوە لەگەڵ بابەتی کەیە، بزانن بەڕاستی ئەمە ئەم شتانە کە دائەندێ شتێکە بە سوودە مەوادی کیمیایی تایەتیایان نیە یاخود نرخەکان کە نرخ زۆر زۆر مهمە، چونکە بە داخێکی زۆر زۆر گەورەوە ئێڵێن دیعایە و پروپاگەندە زۆر زۆرەکرێ یاخود ڕیکلام باڵین زۆرەکرێ ئەمەڵێ ئوشتی وەرزانە ئەو ئەڵێش ئەو شتی گرانە ئێمە ناتوانین بڕیار لەسەرەوە بڵین. بەڵام خاوەن پەیج ئەو هەوادارە خۆشەویستانەی کە بەڕاستی ئەوڵێن خزمەتی بە خێوکەری کوردی بکەن و خزمەتی ئەمە ئارەزوە جوانە بکەن، دەتوانن بۆ ماوەی 5 دقەشی پێ ناچێ ئەم ئەرکە بچێشن و هەوڵ بن بە دوای ڕاستەکانە بگەڕێن. ئەمڕۆ هەموو شتێک ئاسانە، هەموو یەکێ لە ماڵەکەی خۆیەوە، لە دایرەکەی خۆیەوە، لە دوکانەکەی خۆیەوە، لە شوێنی ئیشەکەیەوە، لە قاوەخانەیەکەوە، لە چاخانەیەکەوە دابنیشە و بتگەڕێ بە شوێن هەر شتێکا کە ئەوێ لە گوگلەوەک ئەیبینین. ئێمە ئەمڕۆ باسی بابەتێکین بۆ نمونە ئێمە ئەڵین ئەم خواردنەمانەیە ئەمە خواردنێکی شانی وایە و باڵی وایە، وا باشە، وا مهمە، وا ئەرزانە، وا ئەوەیە زۆر زۆر ئاساییە کە من باسی ئەوە بکەم یا هەچ کەسێکەکە. بەڵام ئەوەی نائاسایی ئەوەیە کە خاوەن پەیجەکان و خاوەن گروپەکان و ئەو کەسانەی ئەدمینن لە پەیجەکانە ئەم جۆرەشتانە بە سەریانە بڕوە نەچن بە دوای ڕاستیەکانە بگەڕێن، چونکە ئەگەر بێت و بە خێوکەر لە کوردستان ڕاستیەکانی بەدەست نەکا و نەزانێت چیا بە باڵندەکانی ئێمە ناتوانین وەک خۆی پێش بکەوین. ئێمە وەکووتمان باز لە چیەکەین وادانین ئێمە هاتوین ڕیکلاممان کردووەڵین ئەمە شتێکی زۆر زۆر چاکە، شتێکی زۆر زۆر باشە، بڵاوی ئەەکەینەوەیان لە هەر شوێنێکا دای ئەنین زۆر ئاسایی سروشتیە و تەندروستە. یەکێک لە خاوەن پەیجەکانیا بە خێوکەرێکی بەڕێز هەستێ بگەڕێ بە دوای ئەم بەرهەمەیە. بۆ نمونە ئەمە نووساوە پێنیتا کە ئەمە ناوی شەریکەکەیە، ئەمیش ناوی خۆراکەی کە نووساوە ڤیت ئۆڤۆ. یەین چیەکەین ئێمە یەین سەیری ئەم نووسینەکەین، سەیری ئەم نووسیناکەین و ئەچینە گۆگلەوە لێرە زۆر زۆر بە ئاسایی ئەنووسین ڤیت ئۆڤۆ، ئەنجا لە تەنیشتیوە نووسین پێنێتە، ئەمە ناوی کۆمپانیاکەیە ببورن هاتۆتە ئێرەوە، هاتۆتە ئێرەوە نووسین ڤیت ئۆڤۆ پێنێتە، سێرچیەکەین چیمان بۆ دەرەچێ ئەمە ڤیت ئۆڤۆ پێنیتا، ئەچینە سەر وێنە. ئەمە وێنەی ئەو بەرهەمەیە کە ئێمە باسیەکەین، ئەمە وێنەی ئەو بەرهەمەیە کە ئێمە باسیەکەین، ئەمەش بەرهەمەکەیە. کلیچیەکەین ئەچینە ناوەوە، زۆر زۆر بە ئاسایی ئەچینە ناوەوە. ئەگەڕێم زانین ئەم بەرهەمە لە کوایە یاخۆ ئەگەڕێنەوە کری لەسەر ئەلێرە شاتوانین بنووسین 1 کیلۆگرام، چکە خۆی کوونسیوان 1 کیلۆگرامە، ڤیتۆ بۆ پێنێتا 1 کیلۆگرام، ئەمە 1 کیلۆگرامەکەیە. ئەچین لێرە وەک ئەیبینین ئەمە پێنیتا ڤیتۆڤۆیە عینەن شتە، ئەمە ئەوروپایە، ئەمیش بەرهەمەکەیە. ئەچین سەیری نرخەکەیەکەین، نرخەکەی نووساوە 23 ئۆیرۆ، وەک ئەیبینن نووسراوە نرخی 1 کیلۆ 23 ئۆیرۆ. نرخی بەو شێوەیە بۆ ئەوەی بزانین باشە ئاخراپە لەگەڵ هەمان بەرهەم. بۆ نمونە ئەمە هیچ چییە؟
سیرەکەی نەمەی خواردنی بێچووە وەک ئەیبینین لەگەڵ ئەوانی کاتوان بەراوردیکەین و نرخەکەشی بزانین چکە لە ئەوروپا هەچ شتێک یەکسەن گرانتر بێ لە شتێکی کە ئەمە لە 100% مانای ئەوەیە ئەوی کە گرانترێکە باشترە لەویکە ئەمە 23 زەربی چەندیەکەین 23 زەربی 1 ئەکەین ئەمڕۆ ئۆیرۆ بەوەنەیە تقریبا 35 هزار دەرئەچێت ئەو کاتە ئەتوانین ئەو کەسەی کە ڕیکلامی کردووە و ئەڵێ من هەرزان جانم یا شتەکەی من باشە زۆ بە ئاسانی ئەم نرخە لەگەڵ نرخەکەی کە بەراوردکەی کە دایناوە بە دینار و بزانین ئایا بەڕاستی ئەم شتە هەرزانە و دوای ئەوە ئەتوانین بە هەمان شێوە دەربارەی ئەو خۆراکە شت زانی و کووتمان بەراوردی بکەین لەگەڵ هاوشێوەی کۆمپانیاکانی کە بزانین نرخی 1 کیلۆ لەوێ بەچەنە و ئەم بەچەنە و هیوادارم ئەم پەیامە وەک خۆی بگا کە بۆ ئەوەی بە خێوکەری باڵندە لە کوردستان سوودمەند بێ لێی زۆر سوپاس.